ئەو کاتێک کە ئینسانی قورئان خوێن زیندوو دەبێتەوە لە گۆڕەکەی دەردێت. قورئانی پیرۆز دێت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو قورئانە لەسەر شکل و شێوەی مرۆڤێکی ماندووە. مرۆڤێک کاتی بیدار بێ ماندوو بێ تەماشا و لاشیش لەسەرا دێت، ئەو قورئانەش بەو شێوەیە دێ لەسەر شکل و شێوەی مرۆڤێکی ماندوو. بۆچی؟ چونکە ئەو ئینسانە لە دنیادا ماندوو بوو قورئانی زۆر ماندوو بوو شەونێژی زۆر قورئانی تێدا بەردەوام خەریکی قورئان خوێندن بوو، خۆی ماندوو دەکە بە قورئان خوێندنەوە، بۆیە ئەو قورئانەش لەسەر شکل و شێوەی مرۆڤێکی ماندوو دێ بۆلای. واتە ئەو ماندووبوونی کە ئەو ڕۆژە کردت ئەنجامەدا لە دنیادا ئەمڕۆ بێگومان بەروبوومەکەی دەبینێت. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دەفەرمێت قورئانی پیرۆز بۆ کەسە دەڵێ دەمناسیتەوە، ئەڵێ ناتناسی. دەفەرمێن ئەو قورئانە پیرۆزەم کە لە شەودا منت دەخوێنێت، لە شەو نوێژا حکوماتون دەکرد قورئان دەخوێن، من ئەو قورئانە پیرۆزەم کە لە ڕۆژدا منت دەخوێن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێن لەسەر ئەو ئینسانە لەسەر سەری تاجی ڕێز و حرمەت لەسەر سەری ئەو ئینسانە دانرێ، تاجی قورئان. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. تاجێک لەسەر سەری دائەنرێ، چۆن پاشاکان تاج لەسەر سەریان دائەنرێ، ئەو ئینسانش تاجێک لەسەر سەری دائەنێن، تاجی ڕێز و حرمەت. چونکە تۆ لە دنیادا ڕێز و حرمەتی قورئانی پیرۆزت گرت و خوێندت. نەک هەر ئەوەندە، بەڵکو دایک و باوکی ئەو قورئان خوێنە، خۆی تاجی ڕێز و حرمەت